قوتابخانەکانی تورکیا پامنێرمان ئازاد ئۆمەراوی لە ناو بەشێک لە خێزانە ئاوارەکان لەگەڵمانە. ئازاد سڵاو لێبێ بزانین دۆخی ئاوارەکان چۆنە؟ بەڵێ کاک بەختیار سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێز بێتن. دیارە وەک لە گەشتەکانی تریش ئاماژەمان پێدا دیارە لە شەوی ڕابردووەوە بەهۆی ئەو تۆبارانەی کەوا وڵاتی تورکیا لەم ناوچانە دەستی پێکرد لە گوندەکانی ناحیەی سیدەکان نزیکەی دەگوند لەو ناوچەیە چۆڵکران. دیارە لە دوێ نێوارە کاژمێر 6 تۆباران بە چڕی دەست پێکرد تاکو کاژمێرنەوەی شەو. دوای کاژمێرنەوەی شەو فڕۆکە جەنگیەکانی تورکیا بردومانیان دەست پێکردووە و دواتر لە کاژمێر 12 شەوی ڕابردووە بە هەلیکۆپتەر وڵاتی تورکیا هێزی سەربازی لە چیای دێرکەوە ئەو چیای لە پشتێمەوە دیارە هێزی سەربازی لەو ناوچەیە دابەزاندووە و دەوروبەری ئەم گوندانەش بە چڕی تۆباران و بردومان کراوە لەلایەن سوپای تورکیاوە. بەو هۆیەوە نزیکەی 130 خانەوادە لەم گوندانە لە نزیکەی ئەم دانا ئاوارە بوون و بەشێکیان لەو ئاوارانە ڕویان کردوتە ناحیەی سیدەکان چوونەتە لای خزم و کەسوکاریان لەوێ. ئێستا من لە ناو خێزانێکم لە دەوروبەری ئەو گوندانێکەوە ئاوارە بوونە هاتوونەتە ئێرانە دیارە ژن و منداڵیان لەگەڵەوە ئاوارە بوونەتە ئێرانە. من ئەسمە لای ئەوان لەگەڵ ئەوان قسەی زیاتر ئەەکەم باس لە معاناتی ئەوان بکەن کەوا بردومانەکە چ کاتێک بووە و ئەوان بۆ ئاوارە بوونەتە ئێرانە. بەڵێ سڵاوت لێ بێتە نەگەر باس لە بردومانەکەی شەوی ڕابردوو بوو بردومانەکە چۆن بوو و زەرەر و زیانی چی بوو؟ بەڵێ کاکۆ بخێر بن سەرچاوە وڵاوی دونیا ئێوارێ هۆتۆ باران و ئاگر بارانێک بوو تەیارە بوو تۆ بوو سوزان و ئاگرە باری هەتا ئێلعانشن هەر نەوێرین لەبە مندارا بچینەوە بخۆ مەجبورین لە بە ماڕ و حاڵی خۆ بچین و بەس مندارت نەوێرم نایەنەوە. چ زەرەر و زیانتان پێگەیشت؟ تۆ بارانەکان ناو گوندەکانیەوەشیان گربەوە؟ وەڵڵا بەرێو لە دەوروبەری گوند هەم گربووە رێوڵە زاشت ها ماڕ حاڵی خۆین هە نەدیتە کات چ بوویە تەواوی نەدیتە دەخۆمە ڕوومارە کات لێ هاتێ مەحمل چوار چۆلا تا چەندە ترس و دڵە ڕاوچێ لای مناڵەکانتان دروست بوو لە کاتی زۆر هەوەختی تیارە تێبیتە شین و گریانێک هەلعان لە بە مندارانێکمە مەجبورین بە ماڕ و حاڵی خۆ بچین و بەس بە مندارە نتوانین هەردەما تیارە هاتە بیتە دنیا خرابوونا مندارە گریانەی. بەس دیارە مناڵی ساواشیان لەگەڵە لە ئێستادا حاڵی مناڵەکانتان چۆنە ئێستا کە ئاوارە بوون؟ چوو عەزین نییە لە منداڵە. حکوومەت تا چەندە بەهاناتانەوە هاتووە؟ لە حکوومەتی چ بۆمانە کردی هەتا ئێستا؟ داواکاریتان چییە؟ داواکارینە حکوومەت لمە بپرسیتن چین و سا گوند و ماڵ و حاڵی خۆ. بەڵێ زۆر سپاس. مەلای هاوڵاتیەکی تر لە لامە ئەویش بزانم زیاتر بۆمان باس لە بردومانەکەی شەوی ڕابردوو بکاتن. بە خێراتی کەناڵەکەتان دەکەم بەخێر من سەرچاوان. بردومانەکە چۆن بوو؟ زەرەر و زیانتان چی بوو؟ بە قورآن بردومانەکەەوە تیارەی تورکی بە تەوبان و بە تیارەی شەوی دیکە لە ساعت 6 مەغرەبێ ڕادەستی پێکردووە هەتا هەوڕۆ ساعت 12 نیوڕانێ. تا چەندە هێزەکانی پەکەکە لە ناو گوندەکانی ئێوەدان کەوا تورکیا دەوروبەری گوندەکانی ئێوە بردومانەکە؟ بەخوای هێزەکەکانی پەکەکە هیچ لە ناو گوندان نینە بێ لە ناو گوندەکان بن لە چیا و چۆلەکان هەیە بەس لە ناو گوندا هیچ نییە بنکان لە ناو گوندان نییە. لە ئێستادا گوندەکانی ئێوە هیچ هاوڵاتی تیادا ماون؟ بەخوای هاوڵاتی ئەگە چۆ بنەوێنە خونا شەویدی هیچ تێنەما بوون. حاڵ و گوزەرانتان چۆنە ئێستا کە ئاوارە بوونە؟ حکوومەت هیچ هاوڕی لێداونێتەوە؟ هار وەڵا ناوەڵا هیچ هاوڕمان لێ نەدرایەوە لە بەلای حکوومەت وەڕە. زەرەر و زیانەکانتان چین کە پێتان گەیشتون؟ بە قورئانجا زەرەر و زیان لەخوای بەزیاد بهێشتا هەندمان پێ نەگەیشتیا لە ناو گوندەکانی پەخۆنەدا بەس دەوروبەری گوندەکانی هەموو تۆپ بۆڕان کردیە بە تیارە و بە تۆپان و لە ئێستا وەرزی کشت و کاڵەوە هەروەها خەڵکی ئەو گوندانە بە بەخێوکردنی مەڕ و ماڵاتەوە سەرقاڵن. ئایا ئەوە نەبووتە هۆی ئەوەی کەوا خەڵکی ئەو گوندانە نەتوانێت کشت و کاڵ بکاوە مەڕ و ماڵاتیان بەخێو بکەن؟ بەرێ وەڵاوە چستانەکانیان تازەکە چستانەکەمان لە دەست چوون ئەیە تو دەبی ئیلا ئەو مەڕ و ماڵیاتە یەگە بفرۆشی نەخۆ هیچ عیلاجی نییە. بەڵێ زۆر سپاس. کاک بەختیار دیارە باسی ئەوم بوو بکەی بەرپرسانی ئەو ناوچەیە بەرپرسانی ناحیەی دەکەن بەرپرسانی حکوومەت چی دەڵێن دەربارەی ئۆتۆبارانە لە کاتێکدا تۆ ئەم گەشتە و گەشتەکانی ڕابردووشکەیە مەقسە لەگەڵ دەکەین لە هاوڵاتیان دەپرسی ئەو هاوڵاتیانەی لە گوندەکان ئاوارە بوون
جەخ لەسەرەوە دەکەنەوە پێداگیری لەسەرەوە دەکەن کە هیچ چەکدارێکی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە لەو ناوچە بوونی نیە ئەی بە چ دەلالەتێک بە چ هۆکارێک ئەو گوندانەی کە خەڵکەکەی بە سەلیمی و بە ئارامی ئیشی خۆیان دەکەن لەسەر ماڵی حاڵی خۆیانن تۆباران دەکرێن لێت حاڵی نەبووم دەمەوێت ئەوەم پێ بڵێ قسەی حکوومەت چیە قسەی بەرپرسان چیە قسەی وەزارەتی پێشمەرگە چیە لە کاتێکدا خەڵکی ئەو ناوچەیە هەمویان باز دەوە دەکەن کە هیچ چەکدارێکی پەکەکە لە گوندەکانیان لە دەوروبەریان نییە ئەی بۆچی ئەو بردومانە لە دەوروبەری ئەوان لە گوندەکانی ئەوان لە مەزراکانی ئەوان دەکرێت ئێمە پێش ئێستاش لەگەڵ بەڕێوەبەری ناحیەی سیدەکان قسەمان کرا و ئاماژەی بەوەداکەوا و سەر و خۆیان لەو بەردومان و تۆبارانانە ئاگادار کردوتەوە بەڵام تاوەکو ئێستا وڵاتی تورکیا هەر بەردەوامە لە تۆبارانکردنی دەوروبەری گوندەکانی ناحیەی سیدەکان کەوا بەهۆی بەردومانیشەوە نزیکەی دەگوند لەو ناوچەیە لە شەوی و ڕابردووەوە چۆڵ کراون ترسود لە ڕاوچەی زۆر لای هاوڵاتیان دروست بە بەهۆی بەردومانەکانەوە ئەوە کە ئاماژەشم پێدا دوو هاوڵاتیش بریندار بوون و جامی خانوەکانیان هەموو شکاوە بەهۆی زەبری هێزی تۆبارانەکانی ئەو دەبەرە دیارە ئەو تۆبارانەی کەوا ئاکرێت حرەس پاسەوانانی سنووریش چەند کیلۆمەترێکی کەم لەو ناوچەیە دوورن بەڵام وەک ئاماژەم پێدا ئێمە لەگەڵ بەڕێوەبەری ناحیەش قسەمان کرد و تەنها ئاماژەی بەوەدا کەوان سەری خۆیان لە ئەو بەردومانە سپاس بۆ پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەی گەرچی بەشێک لە مامۆستایانی ناڕازی